قضەیەکە پێویستە ئینسان هەموو شتێکێکە هەڵوێستی نەبێ هەڵوێست پیشان نەدەی مەسە بەردەیان ڕاستەکە بە تایبەتی دەستکەوتی گەلی کورد بۆیە ئەمە مەسەلە ئێستا دیارە ئێمە تەفگەری ئازادی باسکردن بەر پرسیارەتی و بۆ مەترسیان قۆناغە پێمان باش بوو لە بارەگای ئێمە هەموو ئەحزابی سیاسی کوردی لە کەرکووک بانگەش بکەین کە هەڵوێستی خۆیان دیش بۆ لەشکریشانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر باشووری کوردستان هەڵوێستێکمان هەبێ دیارە ئێمە وەکو ئەحزابی سیاسی بەشێک لە حەزابی سیاسی ئێستا ئامادەیی هەیە حزبی شیوعی کوردستانی حزبی زەحمەتکێشانی کوردستان بنەوەی دیموکراتی گەلی کوردستان و تەفگەری ئازادی ئێمە گەیشتە چەند خاڵێک کە ئێمە بتوانین پێکەوە ئەو لەشکریشانە ئیدانە بکەین بۆ شەرمەزارێک بۆ توندی شەرمەزارێکن ئێمە پێمان وایە ئەوەشی کە ئێمە گەیشتە ڕێکەوتن لەسەری و ئێمە بۆ لەم کۆنگرە ڕۆژنامەوانەی پێشکەشی بکەین و بۆ گەلی خۆمان ئێمە لە حزابی سیاسی هێرشانە بە توندی داناکەین پێشمان واوی هێرشانە پێشەلکردنی سەروەری خاکی عێراق و پێچوانی هەموو یاسا و ئەرفێکی نێودەوڵەتیە بۆ خاڵی دووەم داوا لە هەردوو حکومەت عێراقی و حکومەت یاریمی کوردستانەکەین لە نەتوێگرتوەکان دیش بۆ لەشکرکێشان و پێشەلکردنی سەروەری خاکی عێراق و داگیرکردنی باشووری کوردستان لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکیاوە ئێسکاڵات تۆمار بکەن بۆ خاڵی سێەم لە پێناو یەکریزی گەلی کورد و حزابی سیاسی کوردی لە باشووری کوردستان و بەتابەت شاری کەرکووک داوا لە سەرجەم حزابی سیاسیەکەین لە پێناو ئەو یەکریزیەدا و دیش بوو لەشکرکێشانە کۆبوونەیەکی تر بەڕێوە بەرین و خاڵی چوارەم داوا لە سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و کەسایەتی و ڕۆشنبیر و هونەرمەندان و مامۆستانی زانکۆ و سەرجەم چین و توێژەکانەکەین بە مەترسی ئەو مەترسیانی کە لەسەر باشووری کوردستانە چالاکیەکانم بەرفراوانتر بکەن هەوڵدەن ئێمە بتوانین پێکەوە ڕێ لە ڕشنی خوێنی ڕۆڵەکانمان بگرین ڕێ لە داگیرکردنی باشووری کوردستان بگرین و پێمان وایە ئەو دەستکەوتانی کە لە باشووری کوردستان هەیە بە خوێنی هەزاران شەهید هاتووە دەدیەوە بە ئاسانی نەچێ بە هەدەر و بۆیشە داوا لە سەرجەم چین و توێژەکانەکەین کە چالاکی بەرفراوانتر بکەن لە پێناوی ڕاگررتنی شەڕان